پەیام لە سندوقی ڕەشدا ژمارەی کورسی کۆتا لە پەرلەمانی عێراق و کوردستان بڵاو دەکاتەوە. بەپێی بەدەدەچوونی پەیام ژمارەی کورسی کۆتاکان لە پەرلەمانی کوردستان زیاترە لە پەرلەمانی عێراق. لە کۆی 111 کورسی پەرلەمانی کوردستان 11 کورسی بۆ پێکاتەکان دانراوە، 5 کورسی بۆ تورکمان، 5 کورسی بۆ مەسیحی، 1 کورسی بۆ ئەرمەن. بۆ پێش کورسی کۆتا لە پەرلەمانی کوردستان ڕێژەی لە 9 کورسیەکان پێک دەهێنێت. بەڵام لە پەرلەمانی عێراق لە کۆی 329 کورسی تەنها 9 کورسی بۆ کۆتا دانراوە کە دەکاتە لە 102 کورسیەکان. لە پەرلەمانی عێراق کورسی کۆتا بەم شێوەیەیە: 5 کورسی مەسیحی، 1 کورسی شەبەک، 1 کورسی یەزیدی، 1 کورسی کوردانی فەیلی و 1 کورسی سابیعەی مەندایی. مێژووی کورسی کۆتا لە پەرلەمانی کوردستان. کورسی پێگاتەکان لە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەسەر 3 قۆناغدا دابەش بووە. قۆناغی یەکەم لە ساڵی 1992 بۆ ساڵی 2005 لە یەکەمین هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 1992 بەڕێوەچوو تەنیا 5 کورسی کۆتا بۆ مەسیحیەکان دانرا. لە یەکەمین هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پێگاتەی مەسیحی کارت و تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیان هەبوو. قۆناغی دووەم لە ساڵی 2005 بۆ ساڵی 2009 لە هەڵبژاردنی خولی دووەمی پەرلەمانی کوردستان کە لە ساڵی 2005 ئەنجامدرا هیچ کورسیەک بۆ پێگاتەکان دانەنرا. ژمارەی کورسیەکانی پەرلەمان لە 105 کورسی گشتی پێگات بوو. لە خولی دووەمی پەرلەمانی کوردستان حیزبەکانی تورکمان و مەسیحیەکان لە چوارچێوەی لیستی ئاوبەشی پارتی و یەکێتی بەشدار بوون. قۆناغی سێیەم لە ساڵی 2009 بۆ ساڵی 2018 لە هەڵبژاردنی خولی سێیەم لە ساڵی 2009 یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەموار کرایەوە و ژمارەی کورسی کۆتا بۆ 11 کورسی زیاد کرا: 5 مەسیحی، 5 تورکمان و 1 ئەرمەن. ئاوشێوەی خولی سێیەم لە خولی چوارەم و پێنجەمی پەرلەمان ژمارەی کورسی کۆتا بە 11 کورسی مایەوە. ئایندەی کورسی کۆتا لە پەرلەمانی کوردستان. لە دوای ساڵی 2009 بە ڕێکەوتنی پارتی و یەکێتی کورسی کۆتاکان لە پەرلەمانی کوردستان بۆ 11 کورسی زیاد کرا و یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی بۆ هەموار کرایەوە. لە ساڵی 2009 کورسی کۆتاکان بەم شێوەیە لە یاسای هەڵبژاردن مادەی 36 جێگەی کرایەوە. مادەی 36 یەکەم 5 کورسی بۆ کلدان سریان ئاشووری تەرخان دەکرێت، بەربژێرەکانی ئەو پێگاتەیە کێبڕکەی لەسەر دەکەن. دووەم 5 کورسی بۆ تورکمان تەرخان دەکرێت، بەربژێرانی ئەو پێگاتەیە کێبڕکەی لەسەر دەکەن. سێەم 1 کورسی بۆ ئەرمەن تەرخان دەکرێت، بەربژێرانی ئەو پێگاتەیە کێبڕکەی لەسەر دەکەن. لە ئێستاشدا یەکێتی لە دادگای فیدراڵی سکاڵایی لەسەر کورسی کۆتاکان تۆمار کردو و پێشبینی دەکرێت لە مانگی داهاتوو یەکلایی بکرێتەوە. ئاماژەکانیش بۆ ئەوە دەچن کۆتای تورکمان کە 5 کورسیە لە پەرلەمانی کوردستان نەمێنێت، بۆ پێی لە پەرلەمانی عێراق پێگاتەی تورکمان کورسی نییە.